نوچی قوتابیەکی بەشکاری نەخۆشیەکان قۆناغیەکەم ئەمڕۆ بەشداریمان کردیە لە فیستیڤاڵی کلتوریا لە تێستێکی کیمیایی بەشداریم کردیا ئەو تێستا کە لە فیستیڤاڵ و بۆنەکان بەکاردێ وەکو جوانکاریەک کە مادەکان بریتی بوو لە هایدرۆژین پیرۆکساید و پۆتاسیۆم و زایی و ڕەنگ کە تێیان دەکەی هەڵدەچن وەکو جوانکاریەک بەکاردێ. پرۆژەکەی من لەسەر ئەوەیە بۆ کەسانێک کە پەتکەوتووە بۆ نمونە دەستیشکا یان لالا بیاوێ ئەو مەبەستەی بگەینیتە تو ئەو مەبەستەی ڕۆژانە وشەکان لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە تقریبا دەتوانی 1000 وشە خەسن بکەیت لە ڕێگەی ئەو بەرنامەیەوە بۆ نمونە ئەو بەرنامەیە وشەکان دەنووسی سەیف دەگەی بەڕستم پێشی دەرێ ئەتوانی بە ئینگلیزی بنووسی لێرانەش بە کوردەکەی فەوریان پێشانت دەتەوە لە ڕێگەی ئەو بەرنامەیە دواتر ئەو کەسی بەرامبەر بۆی دەستیشکای یان ئەگەرات و لالبی کلیک لەسەر چاوی دەکەی بە احتیاطی خۆ دەتوانی ڕاوەستی لەسەر کیبۆردەکەی بە کەیفی خۆ لەسەر سوشێک ڕاوەستی کلیک دەکە ئەو شەی دەنووسی کە کەسی بەرامبەر تی بکە.